ئێمە دەمانوێت زیاتر گفتوگۆ لەگەڵ هاوکارمان بکەین بۆی کە بزانین ڕەوشی گەشتیاری ئەمڕۆ لە ئاکرێ بە چ شێوەیەکە بێگومان ڕۆژانی هەینی لە زۆربەی سەیرانگاکانی هەرێمی کوردستان خەڵکێکی زۆر بۆ ئەوەی کە هەفتەیەک لە ناو کار و چالاکی بوونە پشووی گوێربگرن دەچنە شوێنە گەشتیاریەکان. جگە لەمانە وەرزەکانی ساڵ و هەروەها سروشتی جوانی کوردستان بۆنە ئاینی و نیشتیمانیەکان و ئاکات کە هەرێمی کوردستان تایبەتمەندیەکی جیاوازی هەبێت لە ڕووی گەشتیاریەوە تا چەندە توانراوە و کار کراوە بۆ ئەوەی کە کەرتی گەشتیاری بە بازارکردنی بۆ ئەنجام بدرێت. دەمانوێت سەبارەت بەم بابەتە قسە بکەین و بزانین بژانەوە لە کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان بە چ شێوەیەکە چۆن بە بازارکردنی بۆ دەکرێت. ئەوە میوانێکمان تایبەت بەم پرسە لەگەڵ ئەبێت و بەم بابەتە لەگەڵ ئەبێت کاک سیروان تەوفیق بەڕێوەبەری بە بازارکردن لە دەستەی گەشت و گوزار. بەیانیتان باشۆم کاتت باش بەخێر هاتی سەرچاوان. بەیانی ئێوە باش سەبان قەڵ لەگە بینەرانی کوردستان 24. سپاس بۆیەوە. کاک سیروان با لە باسی بە بازارکردنەکەەوە دەست پێ بکەین چونکە گرنگترینی بابەتەکە لەوەیە ئێمە گەر شتێکی جوانیشمان هەبێت تاوکو بە بازاری نەکەی ڕەنگە چاردەوروبەر پێی نەزانێت سروشتێکی جوانمان هەیە بۆ نۆی ئاینی و بۆ نەنیشتیمانیەکی جوانمان هەیە کە ساڵانە مانە دووبارە ئەبنەوە. چۆن دەرفەتان وەرگرتووە لەمە کە هەموو ساڵێ دووبارە ئەبێتەوە بە بازارکردنی بۆ بکەن؟ بێگومان بەپێی سیاسەتی دەستەی گەشت و گوزار وزارەتی شارەوانی گەشت و گوزار لە چوارچێوەی سیاسەتە گشتیەکەی حکوومەتی هەرێمی کوردستان کابینینەوە پلانێکی توکمەیی 8 ساڵی دانراوە چۆنی بە بازارکردنی گەشت و گوزارکردن زیاتر بیناسیێنین چ لە ناوخۆ و دەرەوەی عراق چ لە وڵاتانی ئەوروپی و ڕۆژهەڵاتی ئاسیا. بۆ مەبەستا ئێمە بە چەند شێوازێک بە بازارکردنەکەین چونکە ئەمڕۆ شێوازەکان گۆڕاوە لە بازارکردن. یەک لە ئامانجەکانی بە بەشداریکردن لە پێشنگانی دەوڵەتەکان ئێستا ئێمە کە من و توول پێکەوە قساکەین شاندێکی گەشت و گوزاری هەرێمی کوردستان لە دوو بەشدارە لە گەورەترین پێشنگای گەشتیاری کە بە سێمی پێشنگای گەشتیاری لە ئەستی جیهاندا دانرە 158 وڵات لێ بەشدارە زیاتر لە 2000 کۆمپانیا لەوێ بە شێوازێک لە ڕێگە پەیوەندەکانی دیتنی کۆمپانیەکان ئەنجامدانی کۆبنەوە لەگەڵە شێوازی کەمان هەیە بۆ خۆمان ئەنجامدانی کۆنفرانس و پێشنگای گەشتیاری لە ناوخۆی هەرێمی کوردستان. ئێمە ساڵانە بۆ ئەمە چەندین جار لە شارەکانی کوردستان کۆنفرانس و کۆربەندی گەشتیاری ئەنجام دەین. شێوازی سێم کە ئەمڕۆ باوە شێوازی بە ئەلکترۆنیە یاخود لە ڕێگای سۆسیال میدیا و کەناڵەکانی سۆسیال میدیاوە ئێمە بە بازارکردنی گەشت و گوزارەکەین بە زمانە جیاوازەکان. باشە زۆر چاکە. دەمێ بزانم ئەو مارکەتینگ و ئەو بە بازارکردنانی کە دەیکەن لە ئاست و خواستی ڕەزامەندی ئێوەیە یاخود هێشتا هەنگاوی دیکە ماوە کە بگنێن بۆی کە سروشتی هەرێمی کوردستان و ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان زیاتر بناسێنن؟ بێگومان ئەوەی داما ناوە بە پلانە چونکە ساڵ بە ساڵ تموحیمە زیاتر چکە بەپی ئەو پلانەی کە خۆشبەختانە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی لەسەرداوە تا ساڵی 2030 ئێمە ژمارە گەشتیار بگەینە نزیکەی 20 میلیۆن گەشتیار. بەپێی ساڵەکانی ئێمە شێوازی بە بازارکردنەکەکەین ئەمە تموحمان زیاترە لە ئایندا شێوازەکان زیاتر بکەین و پەیوەندەکان زیاتر فراوانکەین. بۆ ئەمەش کۆمەڵێک بەرنامە هەیە ڕێخستنەوەی کاری کۆمپانیایەکان دەرکردنی چەندین ڕێنمایی و یاسا کە پێشتر خۆشبەختانە ئێمە پێشتری یاسایەکی نەبوو گەشت و گوزار لە کابینەی نۆیەم لە ماوەی ساڵی ڕابردوو یاسایەک تایبەت بە گەشت و گوزار دەرچوە چەندین ڕێنمایی تایبەت دەرچووە کە بۆی گەشت و گوزار لە ئایندە چۆنی بەرەو پێش برێ پەرەی پێدرێ لەگەڵەوەی ئێمە پێشتر 4 بەڕێوەبەرایەتی گشتیمان هەبوو ئێستا 8 بەڕێوەبەرایەتی گشتیمانەیە ئیدارە سەربەخۆکاریشمان بوونە بەڕێوەبەرایەتی گشتی کەواتە ئەمانە لە ئایندە دەبێت ئامرازی جیاوازی بۆ بەکاربیێنی بۆی بە پلانی بازارکردن جێبەجێ بکەین. باشە. کاک سیروان ئەوەی کە گرنگە ئەوەیە ئێمە تەنیا بەس مەبەستمان لە کەرتی گەشتیاری کە باز دەکەین دەمانەوێت بژانەوە بەخۆی ببینێت بەس ئەوە نیەک خەڵکی ناوخۆی کوردستان بمانوێت بێنە ناوچە گەشتیارەکانی ئێمە و کارتەکە بژانەوە بەخۆی ببینێت. گرنگەکە لە وڵاتانی دەریشەوە بێن چ کارێک کراوە بۆ ئەوەی کە گەشتیاری بیانی ڕابکێشرێت بۆ هەرێمی کوردستان و سەرنجی بۆ هەرێمی کوردستان ڕابکێشرێت؟ پێم وتی لە چوارچێ ئەو پلانی بە بازارکردنە بەشداریکردنی شاندی حکوومەتی هەرێمی کوردستان لەو پێشانگە گەشتیارانە تەنیا چوون و گەڕان نییە ئەنجامدانی علاقات و پەیوەندی واژووکردنی یاداشتە لەگەڵ کۆمپانیەکان بۆ هێنانی گەشتیار. ئێمە لە ساڵانی ڕابردوو لە پێش هاتنی کۆڕۆنا هاتنی گەشتیاری بیانی نەدەگەشتە ڕێژەی 10% بۆ هەرێمی کوردستان بەڵام ساڵی ڕابردوو 120 تێپەڕاندووە. بۆ ئەم ساڵ ئێمە ڕۆژانە ئێستا گروپی ئەوروپی ئەمریکی وڵاتانی ڕۆژهەڵاتی ئاسیا کەندا و دەوروبەر هەیە ڕۆژانە سەردانی هەرێمی کوردستانەکەن. ساڵی 2022 زیاتر بوو لە 20%
گەشتیاری بیانی کە سەردانی هەرێمی کوردستانە ئەمەش لە چوارچەوەی ئەو پلانەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان دەوێت تەنیا پشت بە گەشتیاری ناوخۆ و ناوەندی عراق نەبەستێت دەمانەوێت گەشتیاری بیانی و ئەوروپی ڕاکێشین کە ئەوانە کە پێیان عوملە سەعبە لایوانە کە دێتە هەرێمی کوردستان و بۆ بتوانن زیاتر پەرە بە کەرتی گەشتیاری بدەن لەو ڕێشەوە کەلتور و مێژوو شوناسی خۆمان بە وڵاتانی دەرەوە بناسیێنی. باشە کاک سیروان ئەوەی کە پلەبەندی بکرێت لە ناو کەرتی گەشتیاریە شوێنمان هەیە کە لە ڕووی ئاینیەوە گرنگە شوێنمان هەیە لە ڕووی گەشتیاری و سروشتەوە گرنگە کەرتی گەشتیاری چۆن ئەتوانێت کاری تێدا بکرێت بۆی کە نەک هەر لە ڕووی سروشتە جوانەکەی هەرێمی کوردستانە بەڵکو هەرێمی کوردستان یەکێک بووە لەو ناوەندانی کاتوانی ناوی بنین بە شارستانێتی یەکەمی مرۆڤایەتی لە هەرێمی کوردستان بۆ چۆن کار ئەکەن هەم لە ڕووی ئاینیەکە و هەمەوەی کە شارستانەتی کورد و کوردستان بە وڵاتان بناسێنن چۆن کارتان کردووە کە ئەمانە زیاتر زەق بکرێتەوە لە ڕوو ئاینیەکەی مەبەستمەوە لە ڕووی شارستانیەکەیەوە. ئێمە وەکو گەشتگوزاری کوردستان کار لەسەر 12 زۆری گەشتگوزارەکەن یەک لەوانە کە گەشت باس ئاماژەتە گەشتگوزاری ئاینیە بۆ ئەمە پۆڵینە کراوە کە ئێستا ئێمە لە قۆناغیەوەی ئامادەکردنی پاکێجین بۆ گەشتیارانی بیانی ومەزانین چکە گەشتیار خواستی گەشتیاری بیانی زیاتر لەسەر شوێنەوار و ئاینە جیاوازەکانە کە سەردانەوە گەشتیاری ناوەند و خوار و عراقی خود عرب و ئەوانەیە کە لە دەوروبەر دێن بۆ سروشت و بۆ ئاو کەشەوەکە ئێمە دێن بۆیە ئێمە ئێستا لەگەڵ لە ڕوو ئاینەکە لەگە وەزارەتی کاروباری ئاینی یاداشتێکی لەک دەگەیشتنمان هەیە هەم ئەم شوێنانە نۆژنکەینەوە هەمیش بە گەشتیاریان بکەین نەک تەنیا هەر نۆژنیاکەنەوە دەرگاکانیان سەردا بخرێمە چکە خاوەنی قبری پێغەمبەر ناحومین لە کوردستان کە پێغەمبەری یەهودیەکانە ئەسنا خاوەنی زەردەشتەکانی بەهایەکانی تاکە معبەدی یەزیدەکان لە هەرێمی کوردستانە بۆیە بە هەنگاو پلاندانراوە کە چۆن بتوانین پەرە بەم کەرتە بدەین و بیکەینە مەراسیمی ساڵانە بە تایبەتی یەزیدیەکان پلانی بەرنامە بەدانراوە کۆمەڵێک دیزایانی جوان ئامادە کراوە بۆی تەنیا خەڵک نەچێت لێ کۆمەڵێک کۆڕبەند بکرێت لێ شوێنی گەشتیاری مانەوە ئامادەکرێ مۆنومنتیان بۆ بکرێت بۆ ئەوەی کە لە درێژایی مێژووکە 12 جینۆ سایت کراون ئەوانە لەوێ هەموو بخرێت کۆڕبەندی پێکەوە ژیان قبولنی ئاینەکان بکرێت بۆیە لە ئایندا بە شێوازێکی باشتر کارێکە لەوەی ئێستا چکە پلانەکان ئەوەیە لە کابینی نوێم پێشکەش کراوە ڕەزامەندی لەسەردراوە لە ئایندا بە شێوازێکی وا پەرە بۆ کەرتی گەشتیارە بدەین چکە لە بەرنامەکانی کابینی نوێم هەرێمی کوردستان کەرتی گەشتیاری یەکێک لە پایەکەی حکوومەتی هەرێمی کوردستانی کە لەسەر دروست بووە. بەڵێ ئێمە سپاس دەکەین سیروان تەوفیق بەڕێوەبەری بە بازاڕکردن لە دەستەی گەشت و گوزار میوانی ئێمە بووی سپاس بە وەڵامەکانت.